بايكوت 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 دكين ما تقري بايكوت دكين ما تقري كما فكان ورنقري كما فكان ورنقري كما فكان ورنقري بايكوت بايكوت بنێتە ئێرە بۆ داواکردنی مافی ڕاوی خۆمانە وەکو مامۆستایەکی وانەبێژ هاتووم داوای مۆڵەتی دایکایەتی بکەم وەکوی تەنها ئێستا ئێمە مەسەلەکە بوجە نییە مەسەلەکە پارە نییە من بڵێم هاتووم پارەکەم کەمەیاشدە ئەی ئەرکی مامۆستایەتیم هەیە ئەی مافەکەی ئەی خۆ من ئەبێ وەکو دایکێک ئێستا مۆڵەتی دایکایەتیم هەبێ ئەم منداڵی تۆی بینی من هەتا ئەو ڕۆژێک کە لە دایک بوو 6 وانە موتۆتۆ هەوڕ بە شایدی مدیرەکەم مامۆستایانی هاوڕێم تا ئەو ڕۆژێش لە دایک بوو 6 وانە موتۆتۆ لە کاتێکا کە مامۆستایەکی میلاک ئەبوایە مانگونی و پێش لە دایک بوونی مناڵەکەی مۆڵەتی هەبێ و دوای لە دایک بوونیش بوو ماوەی ساڵێ مۆڵەتی هەبێ ئەی کوا مافەکەی من هاتوومەتە ئێرە داوای ئەو مافەی خۆمەکەم ڕاستیا ئێمەوان نزیک بۆ 2 هەفتە ئەڕوات کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنوانەوەتەمان کردووە بە ئومێدی چارەسەرکردنی ئەم کێشانەی کە دروست بوون. لە ڕاستیا ئێمە دوای ئەوەی چەندین جاریاداشت و نووسرامان گەیاندە ئەنجومەنی وەزیران گەیاندە وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر ئالان بەڵام بەداخەوە بێباچی و خەمساردیان بەرامبەر کێشەکان بووە هۆی ئەوەی کە ئێمە مەیدانی هەڵوێستوەرگرەکەمان بگوازینەوە لە بەردەم پەروەردەکانەوە بۆ ڕێگای سەرەکی دەواازەی شاری پێنجوێن کە ناسراوە بەملەکەوە خۆتان ئاگادارن. ئێمە لە ڕاستیە ئومێدمان وان نەبوو و هیواخواز نین کە ئەم ڕۆژانە دووبارە بنەوە ئومێدمان وایە لە کۆتا ڕۆژەکانی بایکۆتکردنا بین و بتوانین بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام لە حاڵەتی ئەگەری لە حاڵەتی ئەوەی کە وەزارەتی پەروەردە یاخود ئەنجومەنی وەزیران بێباک و خەمسار بن بەرامبەر هەڵوێستەکانی ئێمە بە دڵنیایی پێتان ئەڵێم دڵنیاتانەکەمەوە کە لە کاتێکی دیاریکراوی تردا لە داهاتووەوە لە کاتێکی هەستیارتردا بە شێوەیەکی فراوانتر و کاریگەرتر بایکۆتی هۆڵەکانی خوێندنەکەینەوە بۆیە داوایان لێکەین خەمخۆرانە دڵسۆزانە ڕازگۆیانە بێنە سەر خەت و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدەین.